سڵاوتان لەبێ بینەرانی عزیز و خۆشەویست ئەمڕۆ لە شاری هەولێر لە کۆلێژی کشتوگاڵ پێشەنگایە کراوەتەوە تێیدا قوتابیان و خوێندکاران و بەشێک لە کۆمپانیاکان بەروبوومەکانی خۆیان نمایش دەکەن. ئامانج لە پێشەنگایە ئەوەیە کەوە قوتابیان زیاتر هان بدەن بۆ ئەوەی پەرە بە توانەکانی خۆیان بدەن و ئەو خەڵکەی کە سەردانی ئێرش دەکا قوتابیان مامۆستایان هەر کەسێک کە سەردانی ئێرە دەکا هانی بدەن بۆ ئەوەی بەروبوومی خۆماڵی بکرێت و گرنگجی پێ بدرێت. چونکە بەروبوومی خۆماڵی بە جیاوازە لە چاو بەروبوومەکانی دیکە لە ڕووی تەندروستیەوە خۆشتر و باشتر و تەندروستترە. ئێوە لەگەڵمان نابن. من دەمەوێت سەرنج و بۆچوونی هاوڵاتیان و خوێندکارانتان بۆ بگوازمەوە. بینەرمان. زۆرە پێشنگانە لە چیدا دەبێت؟ بێگومان گرنگی زۆرە کە ساڵانە پێشنگای وا بکرێتەوە لەوەی بەرهەمی ناوەخۆکان عرض بکرێ و خەڵک زۆر ئاشنای بەرهەمەکانی ناوەخۆ بن. خواندانی خەڵکە بۆی بەرهەمی خۆماڵی بکرێت کە لە ڕووی کواڵەتی تەندروستی و بەرهەمی باشتر. ئەم جۆرە فیستیڤاڵانە زیاتر هانمانەدا کە گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکانی خۆمانمان بدەین. قارەتەن بە بەرهەمە خۆماڵیەکان مواد حافزەی بە هیچ جۆرێک تێناکرێ بگرە بەڕێگایەکی زیاتر تەندروستریش دروست دەکرێت. قازانجەکەشی لە ناوخۆی وڵات دەبیتن هەم ئەمەش دەکەوینە سەرکار و کەسی دیکەش باخینە سەرکار. ئەم جۆرە پێشنگانە چ سوودێکی هەیەیان چەندێ بە گرنگی دەزانی؟ ئەکید زۆر سوودی هەیە لۆ خاصە لۆ بەشی پیشەسازی خۆراک. ئەوانە خواردنیان دروستکە ئێستا خوشکم لێرەیە برمەیە ماستە هەوە هەناری دەکەن ینی دەکەنە سرکە لەو خواردنانە تورشی زەرد و تورشی سۆرۆشتانە. زۆر باشە. ئەم جۆرە پێشنگانەوە دەکات بۆ نمونە بەرهەمە خۆماڵیەکان زیاتر بە خەڵکی دیکە بناسێنرێت. ئەکید پشت بە ناوخۆی دەبەستنەک بەرهەمی دەرەوە زووتر خەڵک ینی خەڵک ڕوو لە خواردنی ناوخۆ دەکەن نەک خواردنی دەرەوە بەرهەمی ناوخۆی زیاتر ئەکید باشترە و خاوێنتر و پاکتریشە. واتە بەربوومی خۆماڵە لە ڕووی تەندروستیشەوە زۆر باشتر لە بەربوومی دیکە؟ ئەکید زۆر باشترە. تۆ خۆ چەندێک بەربوومی خۆماڵە بەکاردێنی؟ وڵا زیاتر ڕاستە ینی تەماتێ ینی خواردنەکە ڕستقەکانە زیاتر لێرە ئەوە دەکرێت بە زۆر بەشی لە دەرەوە دێتن ینی هەم پشت بە دەرەوە دەبەسترێ و بەس لێرە کەمە زۆر پشت بە بەرهەمی کشتتوواڵی کەم دەبەسترێ لێرە. ئەی چۆن دەتوانرێت زیاتر و زۆرتر وەکو خۆ دەڵێ پشت بە بەربوومی ناوخۆ بەسرێت؟ دەبی گرنجێکی زۆر بە پیشەسازی بدرێت بە بەرهەمەکان ینی بە چاندی بەرهەمەکان لێرانە تەڵەبای زۆر باشە ینی ئێستاوانە تەواو دەکەن دابمەزرێن لە شوێنی زۆر باش ئەکەی دەتوان سوودی خۆیان هەبیتن نەک پشت بە دەرەوە بەستن و خواردن لە دەرەوە بێنن. ئەچی چیە زیاتر گرنگی بەم جۆرە پێشەنگا و بە بەرهەمی ناوخۆ بدات؟ وڵای ئەرچی حکوومەتەوە دەگەڕێتەوە سەر حکوومەت گرنگی بە خوێندکاران بدات گرنگی بە هەم بەشەکان بدات نەک هەر بەشی خۆراکیان لە هەموو بەشێکەوە. پێشنگایشی زۆر باشە هیوادارم پەرەی زیاتر پێ بدرێت. باشە ئەگەرم جۆرە پێشنگانە پەرەی پێ بدرێت دەتواندرێ بەربوومی کشتتوکاڵی خۆمان زیاتر نمایش بکرێت بۆ گرنگی زیاتریش پێ بدرێت؟ بەڵێ بە تاکید گرنگی زیاتر پێ دەدرێت و بەرەو پێشتر زیاتر دەڕواتن بۆ قوتابیان و مامۆستایان فەرمانبەرانش. زۆر باشە. چەندێ بە گرنگ دەزانی حکوومەتی ژەگەڵەوەدا گرنگی بەلایانی کشتتوکاڵ بدا بۆ ئەوی بتوانین بەربوومی خۆمانە ڕەوانی وڵاتانی دیکەش بکەین. ئەوە ئەرچی حکوومەتە گرنگی زیاتر بۆ بوارێ بدات. باشە بەربوومە خۆماڵیەکان تامی جیاوازە لەگەڵ بەربوومی وڵاتانی دیکە؟ بە تاکیدی خۆمان زیاتر گرنگی پێ بدرێت باشتر تامی زیاترە و ئەوی باشترە. خۆمان تامی خۆشترە. بێگومان گرنگی زۆرە کە ساڵانە پێشنگای وا بکرێتەوە لەوەی بەرهەمی ناوەخۆکان عرض بکرێ و خەڵک زۆر ئاشنای بەرهەمەکانی ناوەخۆ بن بزان کە لە ناوەخۆ بەرهەمەکی گرنگ و باش و چاکتر لە دەربێ وڵات دروست دەکرێتن. باشە واتە لە ناوەخۆ ئێمە بەربوومی زۆر باشمان هەیە؟ ئەکید بەڵێ بێگومان ئەوانە هەموو بەرەبوومی ناوەخۆن هەموو شەهادی ئایزۆیان هەیە هەمووی هاوردە دەکرێت لە ئەمریکا و لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپاش. لە ناوەخۆ هاوردە دەکرێت بۆ دەرەوە؟ لە ئەمریکا و لە وڵاتی ئەوروپاش. چەندێ بە گرنگ دەزانی هاوڵاتیان زیاتر بەرهەمە خۆماڵیەکان بەکاربێنن چونکە تامی جیاوازترە لە بەربوومی دەرەوە؟ ئەکید تامی جیاوازترە بە پێی ستانداردی ئێرە دروست دەکرێت بە پێی سەلیقەی خەڵکەکەش دروست دەکرێتن. زیاتر بەربوومە خۆماڵیەکان بەکاردێنی؟ ئەکید ئەرە وەڵا هەمووی بەربوومی خۆماڵی بەکاردێنین. ئەکید زۆر جیاوازی هەیە و وەک خۆمان مەسەڵەن کە ستافی ئەو کولەینە زۆر تەشجیع دەکەین. ساڵاتی ئەو ناو طبعاً زۆر دەوری هەیە یەکەم مەسەلەن ناساندنی ئەو بەرهەمانێک کە لێرە هەیە بۆ نمونە ئەو خڕبوونەوەی کە لێرە دەیبینن
يعني هم لایانی کۆمەڵایەتی هەم مەسەلەن ناسانی بەرهەمەکانە و نفسی وەختیش مەسەلەن وەکو کولیە تەڵەبەکان ئەگەم لە حەزە بکەن بەشداریان کردیا هەمانە دەتوانین بڵین هانی خوێنکاران دەدات بۆ ئەوەی زیاتر پەرە بە توانەکانی خۆیان بدەن ئەکید طبعا يعني ئێستا مەسەلەن ئەوەی کە بەنیازە بێتێرە یان مەسەن سەد شەشە یان لە هەر مەرحەلەچکێ ئەکید کە تەمشا و ئەکتیڤیتیەکە طبعا وەکو فیستیڤالە کەرنەڤالە کار ناوەچی لێ دەنەی ئەکید زۆر تەشجیع دەبی چکە بۆ ئاخرەی ئەگەم لە حەزەتان کردی کولێ زراعەیەک لەو کولیانە بوو کە ئەوەی دابەزی بوو مەسەلەن ئەکتیڤیتی دابەزی بوو خەڵک نەدەهات بەدەستەکە دەبین مەسەلەن چەند قسمەک و چەند شەریکەک بەشداری کردی طبعا بمناسبە ئەوانەی کە لە شەریکانیشیش دەکەن زۆربیان خەریزی ئەو بەشەینە کە پیشە سەنسخۆرە ئەی چەندێ بەگریش دەزانی زوو ئەم جۆرە پێشەنگیانە بکرێتەوە بۆ ئەوەی زیاتر و زۆرتر لەبەر چاوی قوتابیان و خوێنکاران و هاوڵاتیانەوە بێ و سەرنجیان بۆ بەرهەمە خۆماڵەکان بچێت ئەکید خۆزگە دەخوازیین طبعا ئەوە یەکەم نییە بۆ ئاخری دەست پێ کردیا و تەمەنا دەکەین و بەهەم ناوعاچ طبعا وەکو ستافی کولیە دامی ئەو نوع چالاچێ دەکەین تەسەوڕ ناکەیت چەند دەوری هەیە چەندێ ئەم زۆر پێشەنگیانە گرینگە بۆ ئەوەی بەرهەمی ناوەخۆتی دانەمایش بکرێت بەنسبەت پێشانگاکان وڵی گرنگێکی زۆر هەیە لە بۆ هەم لە بۆ یعنی مجتەمە لە بۆ تەڵەبەی کولیەی زراعە هەم دەبیتە دیاوەیەک لە بۆ ئەوەی کە قوتابیەکانی سەفی 6 بزانن کە چ دروست دەکرێت زۆر شتێکی باشە کە ئەتو پێش ئەوەی بچێجەیەکی بزانی چه هەیە لەوێ بەنسبەت بەشی پیشەسازی خۆراک ئەمن وەکو بڕیاردەری بەش زۆر بە گرنگی دەزانم ئەو جۆرە ویستەڤالانە خاصەتەن ئەمە ساڵانە ئەو جۆرە ویستەڤالانە لە بۆ قوتابیەکان دەکەین هەدەگەی ببوورە مامۆستا لە ڕێگەی ئەم جۆرە ویستیڤالانەوە دەتانەوێت چ پەیامێک بە قوتابیان بە خوێندکاران بە هاوڵاتیان یاریمی کوردستان بگەێنن لە ڕێگەی ئەوان ئەو جۆرە ویستەڤالانە حەزمان لێیە یەکەم شت گرنگی یعنی ژیانی هاوڵاتی زۆر گرنگە دەمانەوێت پێمان بڵێن کە خواردنی تەندروست و ناتەندروست چییە بزانین مەسەلەن جۆرە پەنیرێک کە دروست دەکرێت لە بازاری کوردی دەفروشێت نازانی کو دروست دەکرێتن بەس لێرە لە تاقیگەکانی بەشی پیشەسازی خۆراک بە ئیشرافی مامۆستای زانستی بە ڕێگای زانستی دروست دەکرێتن بێ ئەوەی کە هیچ ماوەزێکی مزافەت تێ بگرێت ماوەت حافیزەیەک تێ بکرێتن دوایش کە ئەمە ئەو جۆرە پێشانگەوانە دەکەین لینکێکی دروست دەکەین لە بینی کۆمپانیا و لە بینی تەڵەبەکان مباشر کە تەڵەبە لێرە تەخەرجی پێ دەکرێتن دەتوانیتن ئیشی خۆی هەیە دەتوانیتن سیڤیەکی تەقدیم بکاتن کە لە بەشی پیشەسازی خۆراک دەرچووە یەکسەر لەوێ وەری دەگرن وەکو سوپەرڤایزەری معمەلی وەکو سوپەرڤایزەری تاقیگەکانی ناومەعمەلی مەسەلەن مایکرۆبایۆلۆجیە کیمیاییە ئەوانە وەکو کواڵیتی کۆنتڕۆل هەم ئێستا تەڵەبەکانی مە لە ناو چەند لژنەیەکی کواڵیتی کۆنتڕۆلی قایم و قایمەتی هەولێرن ڕۆژانە سەردانیان هەیە لە بۆ ناو بازاری کە بزانیت چه بەرهەمێک بەسەر چووە و دروستکرا مامۆستا جان دەمەوێت بە کورتی بزانم ئەرچی چێە گرنگی بەم جۆرە پێشەنگیانە بداتون و واهانی خوێندکاران و قوتابیان بدات ڕاستی ئەرکی سەرەکی یەکەم جار ئەرکی وەزارەتی زیراعەیە وەزارەتی کشتوکاڵ دەبێ زۆر گرنگی پێ بدات دوای وەزارەتی خوێندنی باڵا هانی زانکۆکان بداتن مەسەلەن ئێستا بەنسبەت خۆمان وەکو کۆلیژی زانست ئەندازیارە کشتوکاڵەکان دەبێ هانیمە بداتن کە دەرفەتمان لە بۆ بڕەخسێنیتن و پاڵپشتیەکی مادیش هەبیتن لە بۆ ئەوەی کە ئەمە بتوانین ئەو جۆرە ویستەڤالانە بکەین سودی ئەم جۆرە فیستیڤالانە یەکەم بە پلەیەک هاندانی جوتیاران و ئەوانەی بۆ بەرهێنان لە بەرهەمی ناوخۆی دەکەن نیشاندانی بەرهەمەکانیانە و هاندانی خەڵکە بۆی بەرهەمی خۆماڵی بکرێت کە لە ڕووی کواڵیتی تەندروستی و بەرهەمی باشتر لە بۆکو زانکۆش هاندان لەسەرەوە دەوەستم جیاوازی بەرهەمی خۆماڵی لەگەڵ دەرەوە جیاوازەکەی لە چیدایە جیاوازشی زۆر لەبەرەوەی بەرهەمی دەرەوە ماوەشی زۆر لە ناو بەڕات دەبێت تا دەگاتێرانەیە قیمە تەندروستەکەی نرخە تەندروستەکەی لە دەست بدا بەڵام نرخە غذایەکەی بەڵام بەرهەمی خۆماڵی ڕاستەوخۆ فرێشا دێتن
قیمەی خۆراکی زۆ باشترە لە ڕووی تەندروستیەوە باشترە توش تێکسو نابی دەتوانانی ینی کە بە خۆت خواردت خاصن ئەوانەی کە شارەزایی بواری خواردنیانەیە چ ئەوانەی کە دێن لێرە لەو جۆرە فیسیڤالە بەرجا دەبن خاصن ئێستا بەشی پیشسازی خۆراک لەبەر ئەوەی پسپۆری خۆیان پیشسازی خۆراکە و دروستکردنی خۆ ئەوان دەزان ئەو جۆرە خواردنانە تەندروستە بۆ خەڵک ئەمە چێک دەکەین ئەو خواردنان ئەو زە پیشانی خەڵکی دێن و هانی خەڵکیش دەدەین فەلاحی دوتیاری خۆمان بە قوتابی خۆمان ئەوانەیە کە دەردەچن پاش دەرچوون بنە خاوەنی کاری خۆیان ئیشی خۆیان گرنگی بە بەرهەمی خۆماڵی بدێ بەڵام هەموو هەدەفەکەمان زیادکردنی بەرهەمی خۆماڵیە و دۆزینەوەی هەلی کارە بۆ دەرچوانمان و هاندانی جوتیارانە. ئێستا خەڵک لە ڕێگای شاشەی پێیامە و سەیرمان دەکات چۆن بە خەڵک بڵێن ڕوو لە بەرهەمە خۆماڵیەکان بکەن ئەوانەیان تەندروسترە باشترە نەک ڕاستە ئەگەر لە ڕووی نرخی شۆلانەیە تۆزێ بەرزتر بێ بەڵام بە خەڵک بڵین ئەمەیان تەندروسترە ئەمەیان سەلامەتترە بە تاقی کراوچکەمە وەکو نووسنگەیەکی ڕاوێژکاریمان کە خەڵک دێ سامپڵ دێن تەکنەمە لۆ تێستکردن ئەمە خۆمان تێستمان کردیا ینی پاش ئەوەی تێستمان کردیا بە دەرمان خستێک کە مەسەن بەرهەمی کە لە دەرەوە دێ ئەو بەرهەمی خۆماڵی قیمە خۆراکەکە قیمە غیزایەکەی زۆر باشترە لە بەرهەمی دەرەچی هەروەها ئەتو کە شتێک دەکری هانی جوتیارێکیش دەی ئیشێکی جۆ خەڵک دەبینەوە کە تو نەتکڕی ئەوەش کاری جوتیاری ناکە کەواتە هانی جوتیارێک دەی بەکڕینی ئەوە دەبێ هۆی هەری کارێک بۆ قوتابێکی دەرچوو بۆ کرێکارێک ئەوە هەموو هەم لە ڕووی قیامەتیشەوە خێرە نەکە لە ڕووی دنیایەوە لەو پێشنگەیانە زیاتر بەرهەمە خۆماڵیەکان دەخرێتە ڕوو استفادی ئەوە هەیە کە مەسەرەن دەتانی لە ڕێی تامەوە لە ڕێی دیتنەوە هەست پێ بکەیت کە بەرهەمەکان خۆماڵیەکان جودا بکەوە لەگەر ئەو بەرهەمانەی کە قوتوبەندنیان هاوردە دەکرێن زیاتریش قوتابیەکانمان ئاشنا دەبن بۆی کە ڕێگەی دروستکردنیان هەوڵ نەدان لە بۆ غەشکردن لە منتوجەکان کە دروست دەکرێت لەبەرەوەی ئێستا زۆربەی زۆری ئەو منتوجانەی کە دروست دەکرێت زیاتر بە هەر ڕێگایەک بێ هەوڵ دەدرێت دیکۆری جوان بکرێت لە ئەوەی سەرفیات فرۆشتنیان زیاتر بین گرنگی نادرێت بەلایەنە تەندروستیەکەی کە ئەو ماوادانی کە تێ دەکرێت تا چەند تەئسیری هەیە لەسەر ژیانی مرۆڤ. واتە ئەو بەرهەمانەی کە لە دەرەوەی وڵات دێت و داخلی هەرێمی کوردستان دەبێت لە ڕووی تەندروستیەوە بە بەراورد بە بەرهەمە خۆماڵیەکان زیانی زیاترە زۆربەی هەرە زۆری ئەو بەرهەمانێک کە لە دەرەوە داخل دەکرێن لەبەر ئەوەی حتا داخل دەبی وەختێکی زیاتری دەبێت پێویستە موادی حافیزەی ئیضافە بکرێت لە ئەوەی درەنگتر تێک بچی مقارنەن بە بەرهەمە خۆماڵیەکان موادی حافیزەی بە هیچ جۆرێک تێ ناکرێت بگرە بەڕێگایەکی زیاتر تەندروستریش دروست دەکرێت ئەچی چێە گرنگی بەم جۆرە پێشەنگیانە بدا ئەچی چێە بتوانێت هانی قوتابیان بدا بۆ ئەوەی پەرە بەتوانەکانی خۆیان بدەن هەموو ئەرچی هەمومانە بەتایبەت مەتەنە ئێستا ناو کۆلیژ ئەرچی مامۆستایەکان و خوێندکاران خۆشیان پێویستە زیاتر بەرچاوڕوونی زیاتریان هەبێت لە بابەتەکان زیاتر بەشداری بکەن لە تاقیکردنەوەکان تاقیکردنەوەی دەرچێشانی پێکاتوەکانی خۆراک بۆی بزانن کە مەسەرەن جودای بکەن و لەگەر ئەو سامپڵانەی کە غەشی تێدایە. زۆرە پێشنگانە لە چیدا دەبێت بێگومان گرنگی زۆرە کە ساڵانە پێشانگەی وا بکرێتەوە لەوەی بەرهەمی ناوەخۆکان عرض بکرێ و خەڵک زۆر ئاشنای بەرهەمەکانی ناوەخۆ بن خواندانی خەڵکە بۆی بەرهەمی خۆماڵی بکرێت کە لە ڕووی کواڵەتی تەندروستی و بەرهەمی باشتر ئەم جۆرە فیستیڤالانە زیاتر هەرمانەدا کە گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکانی خۆمانمان بدەین مقارنەن بە بەرهەمە خۆماڵیەکان موادی حافیزەی بە هیچ جۆرێک تێ ناکرێت بگرە بەڕێگایەکی زیاتر تەندروستریش دروست دەکرێت قازانجەکەش لە ناوخۆی وڵات دەبیتن هەم ئەمەش دەکەوینە سەرکار و کەسی دیکەش باخینە سەرکار. ئەمڕۆ چۆن بەشداری کردووە؟ بەشداریمان کرد بە خواردنی دروستکراوی دەستی خۆمان لە بەشەکەی خۆمان پیشەسازی خۆراک بەرهەمەکانی دەستی خۆمانە هەمووی بە کوالەتی و بە سەیفتی دروستکراوە. چەندێک گرنگە خوێندکار گرنگی بە تواناکانی خۆی بداتن بۆ ئەوەی بە هەموو قوتابیانی دیکە بڵێ ئەوە توانای منە ئەوە بەرهەمی منە. ڕاستەکردنەوەی ئەو جۆرە پێشانگایانە هەلێکی باشە بۆ قوتابیان هەم لە ڕووی زانستی هەم لە ڕووی ناساندنی بەرهەمەکانیان هەروەها دەبێت وەکو پشوێکیش لە ڕووی خوێندنەوە چالاکێکی باشە و هیوادارم هەموو بەشداری ئەو پێشانگایانە بکەن چونکە خواردنەکان زۆر بە کوالەتی و بە سەیفتی دروستکراون. تۆ ئێستا بە دروستکردنی کێکێک بەشداری وایە؟ باشە ئەم کێکە جیاوازی چیە لەگەڵ وی وڵاتانی دیکە؟ جیاوازەکەی ئەوەیە کە بە پاک و خاوێنی دروستکراوە و بۆ دایتیش بە شۆفان و چوکڵاتە دروستکراوە
هیوادارم کە پەرە بەو شتانە بدرێتن بەڵێ چێە گرنگجی بەم جۆرە پێشنگیانە بدات چێ دەبێ هاوکاری تۆی خوێندکار بێت لە ڕووی یەکەمەوە حکومەت دەبێ هاوکاری ئەو جۆرانە بە هەروە کۆلێژەکان یعنی وەکو ئەوەی کە چاو لە کۆلێژەکە ئێمە بکەن بەرهەمەکانیان پێشکەش بکەن توانای خوێندکارەکانیشان پێشکەش بکەن. تۆ ئێستا دەتوانی چەند زۆر خۆراک چەند زۆر بەربووم دروست بکەیت چەند لە توانادایە خۆراک دروستکردن لقی زۆرە دەتوانی بە هەموو جۆرە خۆراک دروست بکەیت بە پێویستی خواستی ئەو کەسەی کە دەیکڕی و دەیخوارد و دیزایانی خواردنیش هەم دەکەوتە سەر جۆریەتی خواردنەکەی کە دروستی دەکەێت. تۆش وەکو خوێندکارێک پێم بڵێ گرنگجیان پێشنگیانە لە چیدا دەبینی؟ بەڵێ گرنگجیام زۆرە پێشنگیانە لە چیدا دەبینیەوە؟ وڵاو پێشنگیانە گرنگجی خۆی هەیە و بی زیاتر پەرە بدرێ بە بەرهەمی خۆماڵی و کولیەی زراعە بەشی پیشەسازی خۆراک کە خواردنەکانی هەمووی تەندروستە بیر لە هەموو چینەکان کرایتەوە ئەوانەی سوکەریان هەیە ئەوانەی منداڵن بۆ نمونێستا ئەمە ئەو بەرهەمەمان دروست کردیا پاسیان بەرهەمەم بۆ بکە بەڵێ بریتە لە شۆفان بەرهەمەش کەشمان دروست کرد هەر بە شۆفان کە هیچ ڕۆن و شەکرێکمان بەکارنەی نابوو تەنها شۆفان و مۆز و شکلاتە بوو ئەوەی سوکەری هەیە هەر کەس کە دایتی دەکاتن ڕزیمی دەکە ئەویش دەتانی بەکاری بینی ئەو بەرهەمەشمان مواد حافزەی تێدانیا خۆماڵیە بەدەستی مامۆستاکان تەڵبەکانی ئێرە دروست کرایە ئەلحەمدولیلا لە بەیانیەوەش فرۆشەکی باشی هەبووە. کەواتە ئێمە دەستخۆشی لە ئێوە دەکەین لەبەرەوە ئێوە گرنگجی بە بەرهەمی خۆماڵی دەدەن و لە ڕووی تەندروستیشەوە زۆر باشترە. ئەرەوەڵا هیوادارین حکوومەتیش زیاتر چاوی لە کولیەی کشتتوکاڵ بیتن پەش پیشەسازی خۆراک زیاتر پەرە بۆ خواردنە تەندروستانە بدرێت. ئەگەر حکوومەت زیاتر هاوکار و یارمەتی دەری ئێوە بێ ئێوە دەتوانن پەرە بە توانەکانی خۆتان زیاتر بدەن و بتوانن هاوردەی وڵاتانی دیکەشی بکەن. بەڵێ نەک هاوردەی وڵاتان دەتانین بەرهەمی ناوە خۆمان پڕکەینەوە لە زیاتی لە تورکیا لە ئێران بێ کە نازانین چۆن دروستکرایە مواد حافزەی چەند تێدا ئەکسپایر و ئەوە هەم ئەوە کەش قازانجەکەشی لە ناخۆی وڵات دەبیتن هەم ئەمەش دەکەوینە سەرکار و کەسی دیکەش باخینە سەرکار کارگەی بکەین بۆ بەشداریکردن لە چالاکیەکان لە ئەوەی قوتابیەکان بەرهەمە خۆماڵیەکانی خۆیان نمایش بکەن. باشە با بزانم تۆ بەچی بەشدار بووی چۆن بەشداریت کرد؟ دۆڵمەی سپیم کرد لەگەڵ تەرلیچە نەوعە ئەوەکی شیرینەکی تورکیا. بینم لێرەیان تەواو بووە کەواتە زۆر بەلەزەت بووە. بەڵێ هەمویان زۆر بەدڵیان بووە دەستان خۆش بێت. چەندێ پێویستە حکوومەتیش یارمەتی ئێوە بدا بۆ ئەوەی ئێوە زیاتر بەرهەمەکانی خۆتان نمایش بکەن. زۆر گرنگە لە ئەوەی حکوومەت پاڵپشتی قوتابیەکانی کشتتوکاڵ بکە زۆر گرنگە بۆ ئینسان تایبەتی لە ڕووی تەندروستیەوە چکە ئێستاوانەیە ئێمە ئەشیاکانمان هەمووی ئۆرگانیکە بەبێ مادە کیمیایی بەبێ هیچ مادەیەکی ئیزافە شەربەت و هەنجونەکان بەبێ شەکر زۆر بۆ تەندروستی ئینسان باشە خۆ دەزانی جەوەکە ئێمە چۆنە و زیاتر یعنی ئەو خواردنانی لێرە دێ خۆی ناتەندروستە بە هۆی ئەوەی لەبەرچی چکە مادە کیمیایی پێدا دەکەن لە بیچووکەوە تا بڵین لە شەتلەوە هەتا ئەشیاکە گەورە دەبێتن مادە کیمیایی زۆر لێدەن بە هێمە هەمووی بەبێ مادەی کیمیاییە هەمووشی تورکیایە دەبێت 90 کیلۆمەتر لە معمەل و کارگەکان دوور بێ 15 کیلۆمەتر دەبێت لە جادە دوور بێ بە هیچ شێوەیەک نابێ ئاژەڵ و شتەکان بڵێن بەرهەمی ئاژەڵیەکان نابێ بە هیچ شێوەیەک ڤاکسینیشیان وەرگرت پێ ئاژەڵەکان. ئەم مەوادانایە ئەم بەروانە لە ناوخۆ هەرێمی کوردستان دروست دەکرێت؟ هەمووی لە دەرەوەی هەرێمی کوردستاندی ئێستا بۆ نمونە ئێمە هەمووی تورکیا بەڵێ شەریکەی فەڕەنسی ئێکۆسێر بۆ خۆی سەرپەرشتی دەکات لەسەر هەمووشی بە بەڕادێ لە تورکیەوە بە بەڕادێ تا دەگات هەرێمی کوردستان. خەڵکی دەڵێن بەروبوومی خۆماڵی هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتان باشتر و تەندروسترە. ئەخە دەزانین چۆن وەکو عەرزی جەنابتم کرد ئەوانەیە ئێمە بڵێن بەروبوومەی خۆمان هەمووی مادە کیمیایی لێدەن بۆ نمونە ئێمە پێشکەمان هەیە کرممان هەیە لە وڵاتانە ئەو شتانە نییە. دەپرسم گرنگجی ئەم جۆرە پێشنگانە لە چیدا دەبی یان تا چەندێک ئەم جۆر پێشنگانە سوود بەخشن؟ سەرەتا دەستخۆشی لە کۆلێژی کشتتوکاڵ دەکەم بۆکردنەوەی پێشنگایە هیوادارم بەردەوامن و شتی باشتری بەدواوێ بێگومان گومانی تێدا نیە ئەم جۆرە پێشنگایانە گروتینێکە بۆ نەوەی ئەو نەوەی نوێمان کە پێیان بناسێنین یاخۆدەوەیە گرنگی زیاتر بدەن من پێشنیار دەکەم حکوومەتی هەرێم زیاتر بە
گرنگی بە بەرهەمی ناوەخۆیەکان بداچن هەر بەرهەمی ناوەخۆی دەتوانین زیاتر سوود لێ بینین واز لە هەوردە بینین بەرهەمی ناوەخۆ بەرهەمێکە خۆماڵی تەندروستترە و کولفەی کەمترە دەکرێت برین ئیشی باشترە هەلی کار زیاتر دەخاتە بازار ئەگەر گرنگجی بە بەرهەمی ناوەخۆ بدرێت دەتوانرێت لە جێگای بەرهەمەکانی کە لە دەرەوە دێ پڕ بکرێنەوە بەرهەمی ناوەخۆ دەتوانێت ئەگە گرنگجی زیاتری پێ بدرێت تواناکانیان بۆشاییەکان پڕ بکاتەوە ئەو پێویستمان زیاتر بە پرۆژەی گەورەترە لە حکوومەتەوە دەست بەکار بێتن بێگومان ئەوە دەتوانین خودی لە ڕووی کشتتوکاڵ و لە ڕووی سەرخانەوە دەتوانین ئەو توانامان هەیە بەڵام ئەوە حکوومەتە دەبێ ئەو پلانێ هەبێتن تاکو بتوانانی ئەو ئامانجە گەورەی تۆ باسی دەکەی بیپێشێتن و زیاتر خزمەتی بە هەموو کوردستان بکرێت ئەم جۆرە فیستیڤاڵانە زیاتر هەرمانەدا کە گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکانی خۆمانمان بدەین و ئەیتیمان بەوانەیشە دەین کە قوتابی زیاتر ڕابکێشین بۆ کۆلێژی کشتتوکاڵ و قوتابیەکانیش دڵنیا ئەەکەینەوە کە ئایا ئەوانەی لە کۆلێژی کشتتوکاڵ تەخەڕوجەکەن دڵنیایە نەکەینەوە کە بێداهاتوونین داهاتوویکیان ڕووناکیان هەیە و ئێستاش خۆتان ئاگاتان لێ کە چەند کۆمپانیاک لێرە هاتوون بەرهەمەکانی خوانیان عرض کردووە هەمووی بەرهەمی باش و خۆماڵین هەمووی بە دەستکردی خۆمان دروستکراون کە ئەتوانین سوودیان لێ وەربگرین کە ئێمەش وەکو وڵاتەکانی تر بناسرین ئێمەش بەرهەممان هەیە ئێمەش داهاتمان هەیە لە ناو خۆمانە و منیش هیوادارم ئەم فیستیڤاڵ نەک تەنها لە کۆلێژی کشتتوکاڵ حەز دەکەم لە تەواوی کوردستان لە هەموو کۆلێژەکان ساڵانە مانگانە فیستیڤاڵ لەو شێوازە بکرێت بۆی زیاتر ئاشنابین بە بەرهەمەکانی خۆمان هەرچی چی هاوکارتان بێ خۆی ئەرکی کێ ئەمە وەکوتم دکتۆر خالید کە هەستاوە بە ئەنجامدانی ئەم کارە ئەم لەگەڵ مامۆستایانی کولێ لەگەڵ ڕاگرایەتی کولێ بە تایبەت سەرۆکی زانکۆ دکتۆر کامەران زۆر سوپاسیەکەین کە بە هاوکاری ئەو کە توانیمان ئەم فیستیڤاڵە ئەنجام بدەین ئەگەر گرنگی زیاترتان پێ بدرێت دەتوانرێت ئێوە بەرهەمی ناوەخۆ پڕ بکەنەوە خۆی بەرهەمی ناوخۆمان هەیە با نڵین بەرهەمی ناوخۆمان نییە بەڵام چۆنە بەشی خۆمانمان ناکە یان جۆمڵی کەمە یان زیاتر بەرهەمی کە دەرەوە دێت ئەوانەی خۆمان ئیهتیمامی پێ نادرێت بێگومان ئەگەر ئیهتیمامی پێ بدرێت بەرهەمەکانی خۆمان زۆر زیاترە بێت زۆر باشتریشە بێت ئێستا وەکو سەیریگەن ماشەڵڵا جۆرەترەیەکمان هەیە کە ئەگەر لە تەواوی وڵاتەکان بگەڕین ترێوامان دەست ناکەوێت نەکترێ ئەتوانین سوود لە بەرهەمەکانی تریش وەربگرین یعنی ئەو شتانەی کە لە وڵاتی خۆمانە ئیهتیمامی پێ بدەین هەم زیاتریش پەرە بەکەرتی کشتتوکاڵە دەین زیاتر تایبەت بهێنە تایبەتە بێ بە قوتابیانی کۆلێژی کشتتوکاڵی و ئەتوانین باشتریژین لەو بوارەیەوە ئەمە بە کورتی بزانم وەکو پێویست گرنگجی بە خوێندکاران درراوە گرنگجی بەو بەر و بوومانە درراوە وەکو پێویست گرنگیان پێدراوە با چۆن بڵێ لە هەموو ڕوویەک و گلەیی هەرەیە گازندە هەر هەیە بەڵام سوپاس بۆ کابینەی ئەم جارە کە ئیهتیمامێکی زۆری بە بواری کشتتوکاڵ داوە و من قوتابی کۆلێژی کشتتوکاڵم ئەماوە هاتمە ئێرە ئەزانم کشتتوکاڵ کە چه بەرهەمێکی باشی هەیە واتە ئەتوانین بیکەینە بەدیلی جێگەی نەوت و گاز کە تەنها ئێمە هینە گرنگی بەو بوارە بدەین ئەتوانین بیکەینە بەرهەمی کشتتوکاڵی ئەتوانین دنیاکەش سۆزکەین بە وڵاتی خۆمان بەرهەمی ناوەخۆ سروشتیە و لە هەمان کادا ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاورد دەکرێن ئەوانە کوالەتیان لە خوار سفڕەوە بە تایبەتی هەنجین کە ئێمە اختصاصی ئێمە هەنجینە ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە دێن موادی دیکەی تێدەکرێت موادی حافزەی تێدەکرێت زۆر موادی تێدەکرێت بەس بۆ ئەوەی تەبەلور نەکە نایبەستی چونکە هەنجینی سروشتی ئەیبەستی وەکو ئەوەی کە ئەو هەنجینە وێدە محەممەد ئەو هەنجینە بینە ئەوەی بەستیتی ئەو هەنجینەی کە بەستێتی با بزانین کامەیان باشە ئەو هەنجینە هەنجینی سروشتی کوردستانە هەنجینە بەستیتی ئەو هەنجینە لەگەڵ ئەو هەنجینە هیچ جیاوازێکی نییە هەنجینە بێ ببەستی چونکە نزبەی نزبەی ڕەتوبە لە ناو هەنجین 16 تا 17 دەبی ببەستیتن هەر وەختێک دەرەجەی پلەی گەرمی دابەزی لە 4 بۆ 7 ئەبەستی بەڵام لە ناو مجەمیدە نایبەستیتن بەڵام ئەوەی لە دەرەوە هاوردە دەکرێت موادی دیکەی موادی زۆر خەتەرناکی تێدەکرێت کە کاریگەری زۆر لەسەر دەستەی مرۆڤ هەیە ناکرێت بە هیچ شێوەیەک بخورێ ئەو موادانە خەتەرناکەن بەس بۆ ئەوەی نەبەستی خەلکی ئێمەش کاتێک هەنجین بەستی وە دەزانێ و هەنجینە ئێمە جێمان لێ بووە گوێ بیست بووین دەڵێن هەنگوینی ئەسڵی نایبەستێ نا بە پێچەوانەوە پێچەوانەکەی ڕاستە ئەبێ ببەستی ئەگەر نەیبەست ئەوە دەستکاری کراوە موادی حافزەی تێکراوە ببووراگە کەسێک لە بازار بێوێ هەنجونێک بکڕێ چۆن بزانێ ئەم هەنجونە ئەسڵە یاخود ئەسڵ نییە
باشترین شت ئەوەیە هەنجین لە دەستی هەنگەوانی بکڕن نەک لە دوکانەکان بکڕن چونکە لە دوکان بازرگانی پێوە دەکرێت و لە هەمان کاتیشدا هەنگەوان دەناسرێ و دیسانێکەش ئەگەر بتەوێ ئەسلی بیتن لە تاقیگا هەیە لە جامعی سلعاتی نەتوانی بەبی بپشکنی ئێمە کە خۆمان لە خۆمان تاکیدین و جارێکی دیکەش دیسان بردومانە فەحسمان کردیتەوە بۆ ئەوەی سەدان سەد تاکید بین چونکە مێشە هەنجین لە جێ خۆی سابت نییە لە شوێنێک بی دەگەڕێ 5 کیلومتر ئەو بەر 5 کیلومتر ئەو بەر دەڕوا ئەتو نازانین لەو دی و چه هەیە بۆیە ئەیبەندەی پشکنین اینجا جارێککە دەیفرۆشین چکەس ئەوڕۆ خەلکی ئێمە هەنجینۆک و دەرمان دەخوا خەلکی هەرێمی کوردستان کەمی هەنجین خۆرە 180 هەنجین خۆرە بەڵام بە بەراورد لەگەڵ دەوڵەتێک وەکو یەمن کە 150 هەنجین خۆرە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیەوە با بزانم تۆ وەکو هەنگەوانێک هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیەوە هۆکارەکەی ئەوەیە نازانم خەلکی ئێمە بۆ کەم هەنجین خۆرە زیاتر ینی دەوروبەرەکەیە شتی دیکە هەیە بەڵام شوێنە گەرمەکان عەرەبەکان زۆرتر هەنجین دەخۆن مەسەن ئێستا ناوەڕاست و جنوبی عێراق دوو بەرامبەرە لەگەڵ ئێمە نرخەکەی کاریگەری کردووە خۆتۆکاری دیکەی هەیە مەسەلە نرخەکە نییە بە زۆریش ئێستا کڕیاری هەنجین دوو جۆرن جۆرێکیان لە ئەرزانی دەگەڕێ کە دێن لە بازار ناڵێن ئەمە چیە دەرێن ئەمە بە چەندە لە دوو ئەرزانی دەگەڕێن جۆرێکی دیکە مشتری بەگرانی دەکڕێ هەر کاتێک هەنجین ئەرزان بوو نایکڕێ قەنەعەتی پێ نایە دێتن هەنجین زانیویانە مەسەن لە بەعزە شوێن چیلۆی 100,000 80,000 90,000 ئەوانەش ئەو سعرانە ڕاستین مبالغەنە استقلالکردنە سعری هەنجین 40,000 50,000 ئەگەر شانەی بە خۆ دروست کردبی 6,000 زیاتر نییە ئەوە نە سعریتی ئەوەی دیکە کە زیاتر دەڵێن بەس بۆ ئەوەی قەناعەتی مشتری پێبینن کاتێک مەسەرەن مشتریە کات داوای هەنجینی ئەستی کرد ئەگەر هەنجینێکتدایە مەسەن بۆ نمونە ئەو هەنجینە ئێستا بە ساف کراوەکە لە هەمویان باشترە چیلۆی بە 40,000 دینارە ئەگەر پێت گۆ بە 40,000 دینار دەریکا کە زانیمە هەنجین بە 80,000 بە 100,000 قەناعەتی پێی نایە گرنگی ئەم زۆرە پێشنگانە لە چیدا دەبینی زیاتر ناساندنی خواردن و بەرهەمە کوردەواریەکانمانە و بەرهەمەکانی دەست و خۆشمان زیاتر ئاکتیو بینەوە پێرشتی زیاتر دەبین و شتەکانی خۆشمان دەخینە ڕوو بە کەسانی کەش دەناسێنی چیتان دروست کردووە گەنم بەکاردی و برنج بەکاردی و شیرناتیش بە زۆر شتی کەش چێ دەتوانێت هاوکار و یارمەتیدەری ئێوە بێ وەڵاهی زیاتر شتەکانمان بە خۆمان کرد و لە کولیەش هەندێک شت کرا مەسەرەن تورشی بوو بۆ مڕابا و سرکە ئەو شتانە بە یارمەتی مامۆستایەکان کردمان بە زەوکانکە بە خۆمان ئەگەر حکوومەت هێرێمی کوردستان زیاتر یارمەتیەوە بدا ئەوە دەتوانن بەروبوومی ناوخۆ پڕ بکەنەوە ئەگەر یارمەتیدان زیاتر بیتن ئەمە ژەتانشتی زیاتر دروستکەین و بەرەو پێشتونەکی باشترمان دەبیتن لەو خواردنە فاسفود و ئەوانە کەمک دوور دەکەین و نەخۆشی و شتی کەش کەم دەبیتن بەرهەمی ناوەخۆ لە ڕووی تەندروستیەوە باشتر و چاکترە بە بەراورد بە بەرهەمی وڵاتانی دیکە سەبحانەت و ئەگەر بە خۆ شتێک دروستکەی فەرقە لە بەرەوەی مەسەلەن شتێک لە وڵاتەچکە دێ کە برێونەری ئێرە فەرقە بەچی کوالیتی کۆنتڕۆڵ ماوەندەتون نییە لە بەرەندێ ئێستا ئەگەر بەرهەمەکە خۆمانەوی باشترە. زۆرە پێشنگانە لە چیدا دەبێت بێگومان گرنگی زۆرە کە ساڵانە پێشانگەی وا بکرێتەوە لەوەی بەرهەمی ناوەخۆکان عرض بکرێ و خەڵک زۆر ئاشنای بەرهەمەکانی ناوەخۆ بن خواندانی خەڵکە بۆی بەرهەمی خۆماڵی بکرێ کە لە ڕووی کواڵەتی تەندروستی و بەرهەمی باشتر ئەم جۆرە فیستیڤالانە زیاتر هەرمانەدا کە گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکانی خۆمانمان بدەین قارەتەن بە بەرهەمە خۆماڵیەکان مواد حافزەی بە هیچ جۆرێک تێناکرێ بگرە بەڕێگایکی زیاتر تەندروستریش دروست دەکرێت قازانجەکەش لە ناوخۆی وڵات دەبیتن هەم ئەمەش دەکەوینە سەرکار و کەسی دیکەش باخینە سەرکار هەڵایزان و خۆشەویستان وەکو بینیتان و بیستان ئەمانە سەرنج و بۆچوونی بەشێ لە خوێندکاران و مامۆستایان و سەردانیکەرانی ئەم پێشەنگایە بوو ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدات ئەوە دەتوانرێت بەرهەمی ناوخۆ پڕ بکرێتەوە و ڕەوانی وڵاتانی دیکەش بکرێت و بەرهەمی ناوخۆ بە بەراورد بە بەرهەمی وڵاتانی دیکە باشتر و تەندروسترە و لەم ڕێگەیەوە دەتوانرێت دەرفەتی هەلیکار بۆ خوێندکاران بڕخسێت
تا پرۆگرامی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان